وا دەکا ئیتر تاچی عێراقی نەتوانێ بڵێ لەل هەردەمیش هەڵبێنێتەوە. ئێمە دەمانەوێت لەگەڵم بابەتە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز عەلی ڕەخیس چالاکوانی مەدەنی ڕاستەوخۆ پێم وابێت لە ناسریەوە لەگەڵماندایە. بەڕێز عەلی شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. سبەی بۆ خۆداگاداری پەرلەمان لە پەرلەمانی عێراق یاسایەکەیە لەسەر ئازادی ڕادەربڕین کە تەواو بەرتەست چێکاتەوە. پرسیارەکەی من ئەوەیە بۆچی پەرلەمان و پەرلەمانتاران کە نوێنەری خەڵقن و دەنگی خەڵقن بۆچی لە پەرلەمانەوە دەیانەوێ ئازادی ڕادەربڕین کەم بکەنەوە کپی بکەن و نەیەڵن کەس قسە بکات؟ نعم تحية طيبة لكم المشاهدين. سلااو لە ئێوە و بینەرانتان. دوای باسکردن لە قسەی سیاسەتمەداران بە شێوەیەکی گشتی ئێمە بە شێوەیەکی گشتی دەڵێن ترسیان لە تشرینی هەیە، ئەوەی لە تشرین ڕوویدا نانەوێت بەردەوام بێت دووبارە بێتەوە. ئێمە ئێستا دەبینین ئەمە ڕوبەڕووبوونەوەی و دژایەتیکردنی مافەکانی مرۆڤە. ئازادی ڕادەربڕین ئێستا نزیکەی بە تەواوی ڕاگیراوە. واتە ئەگەر خۆپشاندان بکەیت بەهۆی نەبوونی خزمەتگوزاری، بەهۆی نەبوونی ئاو کارەبا کە لە پارێزگای زیقەر هەربوونی نییە یاخود لە پارێزگاکانی باشوور، دەبێت داوای مۆڵەت لە ئەنجومەنی پارێزگا و پارێزگا بکەیت. ئەمەش ئەم مۆڵەتە ڕەت دەکرێتەوە. بۆیە ئەگەر هەڵبژاردان خۆپشاندان بکەن یاخود گردبوونەوە بکەن ئەو کاتە خەڵک دەستگیر دەکرێت. ئەمە بەم شێوەیە هەڵسوکەوت دەکەن. پەرلەمانیش بە شێوەیەکی گشتی یاخود ئێمە کە بە شێوەیەکی گشتی دەڵێن سیاسەتمەداران ئەوانی کە ئێستا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانن ترسیان لە گەڕانەوە دووبارەبوونەوە خۆپشاندانی تشرینی هەیە. واتە هەر شتێک ببێتە هۆی خۆپشاندان ئەوان هەوڵی دەدەن سەرکوتی بکەن و ڕێگری لە ئازادی ڕادەربڕین بکەن. نانەوێت هیچ شتێک دووبارە ببێتەوە زۆر باش کە خۆیان بە کارەسات و ڕووداوی تشرینی ناو دەبن. باش بەڕێز عەلی، ئێوە ئاماژەتان بە خاڵکی گرنگدا بۆ خۆشت باش دەزانی هیچ جۆرە خزمەتگوزاریەک لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق نییە، نە ئاو هەیە نە کارەبا هەیە، خزمەتگوزاری هەر باسی مەکە. ئێستا ئازادی ڕادەربڕینیش لە خەڵک دەگرن. تۆ باسی تشرینیەکانی شت کرد کەواتە بەڕای تۆ عێراق بەرەو چۆ دەچێ؟ بەراو دیکتاتۆریەتێکی وەکو ئەوەی جارانە چێ؟ عێراق بەرەو دیکتاتۆریەت دەڕوا. دەیانەوێت ئەوانی کە ئەوانی لە دژی ڕژێمی بەعس بوون کە ئێستا دەیانێت دووبارەی بکەنەوە. سیاسەتمەداران ئەو شەرەفمەندانەی لە ئەنجومەنی نوێنەرانن دەبێت دژی ئەم یاسایە بوەستنەوە. ئەم ڕەشنووسەی کە لە ڕاگەاندن بڵاوکرایەوە چەندین پێشێلکاری یاسایی تێدایە یاخود سەرکوتکردنی ئازادی ڕادەربڕین لە خۆ دەگرێت. واتە ئەگەر کۆبوونەوە گردبوونەوە بکرێت دەبێت سەرەتا بەڕێوبەری یەکەی ئیداری یاخود بە پارێزگار بڵێ ئەوەش بە شێوەیەکی ئۆتۆماتیکی من دەنگدەرم خۆپشاندان دەکەم داوای خزمەت گوزاری بکەم. تۆ پێم دەڵێ نابێ داوای خزمەت گوزاری بکەی بەم شێوەیە من خۆم دەنگدەری تۆم. 22 ساڵە هیچت پێشکەش نەکردووە، هیچ خزمەت گوزاریت نەیەناوەکە خۆم خەونم پێی دەدی یاخود ئێوە بەڵێنتان بە ئێمە دەدا. ئێستا دەیانەوێت ئازادی ڕادەربڕین سەرکوت بکەن، ڕێگری لێ بکەن لە تۆڕەکانی ڕاگەیاندن تۆڕە کۆمەڵایەتیەکان دەیانێت کۆنتترۆلی بکەن لە ناسڕیە لە کەژاوی حوسینیەکانیش ڕێگەیان نەدەدا خەڵک قسە بکەن، ڕێگەیان نەدەدا گرتەی ڤیددیۆیش بگیرێت. بۆیە ئەگەر تۆ کەسێک عێراقیبی ڕێگەت پێ نەدەم بۆ ڕێگەی خۆت بڕۆیت چۆن بۆ شێوێ دەبێت گەل بەرەو کوێ دەبن. کەسێک کە خۆپشاندانی کردووە لی دراوە ڕێگە نادەن لە کەژاوی حوسینیەکان گرتەی ڤیددیۆی بگیرێت، داوای ئاو بکەی ڕێگریت لێ دەکەن. ڕژێمی پێشوو باش ئێستا دەبینین ئەو کەسانەی ئێستا بوونیانەیە کارەکانی ڕژێمی پێشوو دووبارە دەکەن. زۆر باشە لە زۆر شوێن ئاو نییە
خەڵکانێک هەن سوودمەندن لەو شەڕی زۆر باشە بەڕێز عەلی ئێمە لە ناسڕیا خۆمان لەو تووشی ئەو زۆر چاک لەبوونی خزمەت گوزاریە بەڕێز عەلی پێشبینی ئەوە بکەین کە ئیتر چالاکانی مەدەنی وەکو ئێوە ڕۆژنامەنووسان خەڵقانی تر پێشبینی ئەوە بکەین کە خۆپیشاندانی جەماوەری گەورە لە عێراق بە دیاریکراویش لە ناوەڕاست و خواروی عێراق بەڕێوە بچێت دژی تێپەڕاندنی ئەو یاسایە لە پەرلەمانی عێراق نعم المخاوف موجودة ترس بوونی هەیە ترس لەو ڕەشنووسانەی کە دەرکراوە کێشەی پەرلەمانی عێراقیش ئەوەیە ئەو بابەتانەی پەیوەندیدارە بە ژیانی خەڵک بەنهێنی و دەنگی پێت دەنواتە هیچ بەڵگەنامەیەک نییە ئاشکرا بکرێت خۆیان لەگەڵ کەسانی پسپۆڕ و یاساناز گفتوگۆ بکەن بە شێوەیەک چارەسەری بکەن بە شێوێک چارەسەری بکەن خزمەت بە هەمووان بکات بە دڵنیاییەوە خۆپشاندان دەست پێ دەکات گەلی عێراق ئەم جۆرە سیاسەتەی سەرکوتکردنە و نهێشتنی ئازادی و خۆپشاندان ڕەت دەکاتەوە باش دەست خۆش بەڕێز عەلی ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سوپاسە دەکەم کاتم زۆر نەماوە بۆچی دەیانەوێت ئەم یاسایە پێش هەڵبژاردن تێپەڕێنن لە پەرلەمانەوە ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سوپاسە دەکەم ئازیزم ئەو دۆخە گشتیە یاخود بە شێوەیەکی گشتی لە عێراقدا هەیە ئەو سیستەمەی هەیە لاوازە شڵەژاوە لە هەر ساتێکدا دەکرێت خلیسکانێکی مەترسیدار ڕووبدات چونکە ترسیان لەوەیە خەڵک جارێکی دیکە خۆپشاندان بکەن و ئەم خۆپشاندانش جارێکی دیکە گەڕانەوەی تێدا نییە دەست پێ بکات گەڕانەوەی نییە زۆر باش دەست خۆش زۆر بەڕێز عەلی ڕەخیس چالاکوانی مەدەنی ڕاستەوخۆ لە ناسریەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان کاتێکی خۆش